گەرمیان بەگشتی ڕزگاری بە تایبەتی تایبەتمەندی خۆی هەیە. پێویستە لەگەڵ هەموو پرۆژەیەکە کە بڕیاری لێدرێ تەماشای قوربانیەکانی بکرێ و تایبەتمەندی استراتیژی منتیقەی گەرمیان کەوتۆتە سنووری خوارووی باشووری کوردستانەوە. هەموو پرۆژەیەک لێرە سەرمایە گوزاری نیشتیمانی و نەتەوەیی تیاکرێ. ئێمە لە ئێستادا کە قەزای ڕزگاری ڕائگەیەندرێ دڵخۆشین بەوەی کە هەر ئەمڕۆ ئەبینین مۆنۆمنتی ئەنفال پرۆژەی مۆنۆمنتی ئەنفال دوای چەند ساڵێک دەست بەکار بووە. ئەمانە وە چەند پرۆژەیەکی تر دەرخەری ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی کاخوباد ڕۆڵی گەوریان هەبووە لەم گەشەکردانەی کە لە گەرمیان بەدەست هاتوون. ئێمە جەخت ئەەکەینەوە لە بەردەوامبوونی ئەم پرۆژانە و لە داهاتووی نزیکە پرۆژەی تریش جێبەجێ بێ، بەڵام ئەبێ ئەوەش بزانرێ ڕزگاری بەشێکی زۆر لە دانیشتوانەکەی گوندنشینن. گوندەکان لانکەی شۆڕش بوون، لانکەی ژیان بوون، لانکەی گەشانەوە بوون نەوان بوون. و لە ئەنفالدا گوندەکان بۆ کران بە ئامانج لەبەر ئەوەی سەرچاوی بوون و ناسنامەی گەلی کوردستان و خەڵکی کوردستان بۆ لە باشووری کوردستان. و بۆچی بەعس لە شاڵاوەکانی ئەنفالدا زۆرترین فۆکەس و زۆرترین فشاری لەسەر خەڵکی گەرمیان و گوندەکان هەبوو، چونکە لانکەی شۆڕش و لانکەی مانەوە و ناسنامە بوون. ئەوانە هەموو شێوێندران چۆن ئەتوانین جارێکی تر بەرەبەرە زندوی کەینەوە بە پرۆژەکرێ. و ئێمە لای خۆمانەوە لە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ خەڵکی گەرمیان بە پرۆژە لە ڕێگەی ئیداری گەرمیانەوە لە ڕێگەی کەناڵی ترەوە پێشکەش کراون و بە دڵنیاییەوە کاخوباد درێغی نەکردووە لە بەدواداچوون بۆ جێبەجێکردنی پێداویستیەکانی گەرمیان. ئەمڕۆ ڕزگاری بە قەزابوونی ڕاگەیەندرێ لێرە بەدوا هەڵمەتی بە پارێزگابوونی گەرمیان جارێکی تر دەست پێەکەینەوە، چونکە گەرمیان شایستەی بە پارێزگابوونە هەم لە ڕووی ژماری دانیشتوانەوە، هەم لە ڕووی ژێرخانی ئابووریەوە، هەم لە ڕووی ژێرخانی کۆمەڵایەتیشەوە. لە هەمان کاتەوەکو جوگرافیاش نزیکە لە چەند پارێزگایەکی عێراق و کوردستانەوە، بۆ نمونە بە یەک مەسافە نزیکە لە باعقوبە، لە بەغداد، لە سەلاحەدین، لە کەرکووک، لە پشتمانەوە سلێمانی و لە تەنیشتیشمانەوە کرماشان کە ڕۆژهەڵاتی کوردستان و کوێتە ناو ئێرانەوە. و لە ساڵی 2005 و 2006ەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیار هاوشێوەی پارێزگا مامەڵەی لەگەڵ گەرمیان کردووە. بەهۆی مادەی 140ەوە گەرمیان نەبوو بە پارێزگا و بەهۆی یەکلانەبوونەوەی کێشەی خاکەوە لەگەڵ عێراق بە پێی دەسوور گەرمیان نەبووە پارێزگا. ئەگینا 20 ساڵە غەدر لە گەرمیانەکرێت کە نەبووە پارێزگا. ئێستا دوو زانکۆی تایە کۆمەلگایەکی پێشکەوتووە و هەموو ئەمانە وامان لەیەکا کە ئێمە تر نەوەسین بەوەی کە گەرمیان بێتە پارێزگا، چونکە مەسەلەکە تەنها ناو نییە، مەسەلەکە ئەوەیە شۆڕبوونەوەی سەلاحیات، نەمانی ڕۆتین و خزمەتگوزاری زیاتر و پێداویستیەکانی لە ڕووی ئیداریەوە هەموو ئەمانە دەستەبەر ئەبن. بۆیە بە پارێزگابوونی گەرمیان یەکێکی ترێ بێت لە هەوڵەکانمان و هەرچەند لە ڕابردوودا هەوڵی جیاجاش هەبوون، لە پەرلەمانیش کاتی خۆیمە هەوڵمان دەدات بۆ ئەو مەسەلەیە. بەڵام ئێستاکە دەبینین ئیتر تەواو پێگەیشتووە دوای ئەوەی کە ڕزگاری بوو بە قەزا و هیوادارین ئێمە لەسەر ئاستی گەرمیان تێکڕا کار بکەین، هەموو ئیمکانەتی مادی و معنەوی بە یەکسانی دابەش بێ بۆ هەموو دەڤەرەکە.